ئایا بە هەموو کەسێک ئەوترێت فریاگوزار؟ یاخود کێن ئەوانەی کەوا فریاگوزاری باشن؟ ئەو تایبەتمەندی و مەرجانە چییە لە کەسێکدا هەبێت بۆ ئەوەی ببێ بە فریاگوزارێکی باش؟ سڵاوتان لێبێت، من هیوا ئەحمەدم. ئەمڕۆ لە بەرنامەی فریاگوزار بە تایبەتمەندی و مەرجەکانی کەسی فریاگوزاری باشتان بۆ باسەکەم. پێویستەکە کەسی فریاگوزار کۆمەڵێک تایبەتمەندی و مەرجی تێدا بێت. یەک لە تایبەتمەندیە هەرە گرنگەکان بریتیە لە توانای بڕیاردانی کەسەکە بۆ دەستپێکردن بە کردەی فریاگوزاری سەرەتایی. واتە کاتێک کەسێک دەچێتە سەر حاڵەتێکدا یاخود حادیسەیەکە، گرنگترین شت کار بۆ دەستپێک بریتیە لە بڕیاردان بە کردەی فریاگوزاری سەرەتایی. پاشان شوێنێکی سەلامەت بۆ ئەو کەسانی کە قوربانین دابین بکات، وەکو لە بنەماگشتەکانی فریاگوزاری سەرەتایی داهاتوە. خاڵێکی کە گرنگە کە خاڵی دووەمە لە کەسی فریاگوزاردا هەبێت، پێویستە کات هێمن و لەسەرخۆ بێت، نەبا باری دەرونی کەسی پێکرا و زیاتر بشڵەژێنێت، یاخود ئەو کەسانی کە لە چواردەورین زیاتر باری دەرونیان تێک بدات. پێویستە کات لەسەرخۆ و هێمن بێ بۆ دەستپێکردن بە کردەی فریاگوزاری سەرەتایی. خاڵی سێم کە خاڵێکی گرنگە، پێویستەکە کەسی فریاگوزار زانیاری کردداری و تیۆری، واتە زانیاری نەزەری و بەکردداری بزانێت دەربارەی فریاگوزاری سەرەتایی، بۆ ئەوەی فریاگوزاریەکی سەرەتایی دروست پێشکەش بۆ کەسە بکات کە بەرکەوتەیە. خاڵێکی کە لە تایبەتمەندیەکانی کە خاڵی چوارەمە لە کەسی فریاگوزاردا پێویستە کات بڕوای بەکاری پێکەوەی و تیمۆرکین هەبێت، واتە کارێک کە بەتەنها ناتوانێت ئەنجامی بدات، داوای هاوکاری لەو کەسانی چواردەور بکات لە گواستنەوە و جوڵاندنی کەسی قوربانی و بەرکەوتەدا. بە نمونە ئەگەر کەسێک شکاویەکێ بێ لە بڕبڕی پشتدا، پێویستە کات بەلانی کەم بە 5 نەفەرەوە بگوازرێتەوە لە شوێنی مەترسیەکە. ئەم پێویست ناکات خۆی بکاتە سوورەی بەرلەشکر و نەخۆشەکە، یاخود کەسی قوربانەکە باتە سەرشانیا و زەرەر و زیانی زیاتر بگەێنێ بە کەسەکە. پێویستە کات داوای هاوکاری لە کەسانی چواردەور بکات تاوەکو بەکاری پێکەوەی و بە تیمۆرکین کەسی قوربانەکە لە شوێنی مەترسیەکە دوورخەنەوە. خاڵێکی کە خاڵێکی گرنگە لە تایبەتمەندیەکی گرنگە لە کەسی فریاگوزاردا هەبێت، ئەویش بریتیە لە پاراستنی نهێنی ئەو کەسەی کەوا تووشی ڕووداوەکە بووە یاخود تووشی حاڵەتەکە بووە، چونکە گرنگە نهێنی پارێزی لە کردەی فریاگوزاری سەرەتاییە بۆ کەسی فریاگوزار. ئەو خاڵانی کە باسمان کرد تایبەتمەندی و مەرجە بۆ ئەوەی کەسێک فریاگوزار بێت. ئێستا با بزانین بەرپرسیارەتی کەسی فریاگوزار چییە؟ کە ئەمە تایبەتمەندیەکانی بوو. ئێستا فریاگوزاری سەرەتایی کە کەسێک پێشکەشەکات کۆمەڵی بەرپرسیارەتیەکەوێتە سەری. یەک لە بەرپرسیارەتەکانی بریتیە لە هەڵسەنگاندنی حاڵەتەکە، ئەو حادیسە و حاڵەتی کە ڕوویاوە بە شێوەیەکی گشتی. پاش هەڵسەنگاندن، خاڵێکی کە لە بەرپرسیارەتی ئەم کەسە بریتیە لەوەی کە ئاستی مەترسی لەسەر ژیانی کەسانی قوربانی دیاری بکات. لە زمانی پزیشکیا پێوتێت تریاژ، واتە جیاکردنەوەی حاڵەتەکان بە پێی ڕێژی مەترسی لەسەر ژیانی کەسەکان، بۆ ئەوەی تاوەکو بتوانین ئەولەوێت بدەینە کام لە قوربانیەکان بۆ پێشەشکردنی فریاگوزاری سەرەتایی دروست. خاڵێکی کە لە بەرپرسیارەتی کەسی فریاگوزار پێویستەکە فریاگوزاری پێویست پێشکەش بە کەسی قوربانی بکات. بە نمونە ئەگەر کەسێک بەتەنها سەری پەنجەی بڕاوە، پێویست ناکات تۆ قۆڵی کەسەکە هەڵماڵی هەتاوەکو سەرەوە. ئەوە فریاگوزاری سەرەتایی ناپێویستە پێشکەشی کەسی قوربانیەکەی، بەتەنها پێویستە فریاگوزاری پێویست بە پێی شوێنی حاڵەتەکەی کە تووشی بووە پێشکەشی بکەیت. خاڵێکی کە زۆر گرنگە و زۆربەی حاڵەتەکانی مردن بە نزیکەی 23 حاڵەتەکانی مردن بەهۆی شێوازی گواستنەوەی نادروستەوەیە.
بەرپرسیارەتی کەسی فریاگوزارە کە شێوازی ڕێخستنی گواستنەوەی کەسەکە بۆ نەخۆشخانە یاخود بنکەیەکی تەندروستی ڕێک بخات بە شێوازێکی دروست تاوەکو کەسی قوربانی بە کەمترین زیان و بە کەمترین زەرەر بگواسترێتەوە شوێنی پێویست و فریاگوزاری سەرەتایی دروست و چارەسەری دروستی پێشکەش بکرێت. ئەمانە تایبەتمەندی و بەرپرسیارەتی کەسی فریاگوزار بوو. ئەی ئامانجی گشتی لە فریاگوزاری سەرەتایی چییە؟ ئێمە بۆ کردەی فریاگوزاری سەرەتایی پێشکەشی کەسی بەرکەوتە و قوربانیەکەین. با من پێتان بڵێم گرنگترین خاڵ بریتیە لە ئارامکردنەوەی لایەنی دەرونی کەسەکە. ئامانج لە فریاگوزاری سەرەتایی هادەکردنەوە و ئارامکردنەوەی لایەنی دەرونی کەسی پێکراوە، چونکە ئەم کەسە تووشی زەربەیەک بووە یاخود تووشی بەرکەوتنێک بووە. خاڵێکی کە لە ئامانجەکانی فریاگوزاری بریتیە لە کەمکردنەوەی ڕێژەی ئازار لە کەسی قوربانیە. بە نمونە ئەگەر شکاوێکی هەبێ بۆی جێگیرەکەی، ئەمە ئازاری کەمەکاتەوە. خاڵی سێیەم لە ئامانجەکان بریتیە لە کەمکردنەوەی ماکەکان واتە مەترسیەکان یاخود لە زمانی پزیشکیدا پێوترێت کۆمپلیکیشن واتە خراپبوونی حاڵەتی کەسەکە کە ئەمیشکێکی کەیە لە ئامانجەکانی فریاگوزاری سەرەتایی. بە نمونە ئەگەر بێت و کەسێک سوتاوی هەبێت تۆ بە فریاگوزاری سەرەتایی ئەتوانی پلەی سوتانەکەی لە پلە دووە بکەیتە پلەیەک. ئەمەش کەمکردنەوەی ماکەکانە یاخود مەترسیەکانە لەسەر کەسەکە. خاڵێکی کە لە ئامانجەکان بریتیە لە یارمەتی کەسەکە ئەدەی تاوەکو چانسی ژیانی هەبێ و چانسی مردنی کەسەکە کەمەکەیتەوە. هەروەکو ئامانجی ئەم بەرنامەی فریاگوزار بێژەوەیە بریتیە لە ڕزگارکردنی ژیانی کەس و پێدانی هۆشیاری بە ئێوە دەربارەی کردەکانی فریاگوزاری سەرەتایی. ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. واتە هەر کەسێک ژیانی کەسێک ڕزگار بکات ئەوە وەکەوایە هەموو مرۆڤایەتی ڕزگار کرد بێت. هەمیشە ساغ و تەندروست و لەشساغ بن. سمارت وەرچەرخانە.